بکەم وەڵا کاری هوەری زۆر جوانم بەدەستەوە ئینشەڵا لە بازنەی کوردستان چۆتە دەرەوە بۆ فیستیڤاڵەکانی دەرەوە و ئیشی ئینتەرناشناڵ ئینشەڵا. وەڵا وەکو ناخۆ چەند درامایەکی جوانمان بەدەستەوەیە و فیلمێکی سینەمایی زۆر زۆر جوان، بەس نازانم بەخوا پیسات بۆ کەی ئەیانەوێ. ئەم ساڵ ڕیکۆرد دەکرێت بۆ ساڵێکی تریان بۆ 2 ساڵی تر وابزانم. ئەی بۆ ڕەمەزان هیچتان نەکردو؟ من بۆ ڕەمەزان هیچم حازر نییە ناوەڵا. باشە چ پێویستە کات هونەرمەندێک کە هەوڵ بۆ جیهانی بات بۆ ئینتەرناشناڵ بات ئەوەی کە لە قاڵبی ناوخۆیان نەمێنێتەوە ئەمە تا چەندێک گرنگە بۆ هونەرمەندەکە؟ بۆ هەموو هونەرمەندێک مهمە گەر وڵاتەکەمان چەند بچووک بێ و بازنەی ئێمەیان چەند بچووک بێ ئێمە ئەبێ ئیش لەسەرەوە بکەین کە گەورەی بکەین یا و کەسانێک هاوکاری ئێمن بۆ منە گەورەترن لێمە وەکو سیناریستەکان و وەکووانێکیشی پرۆداکشن و دەرهێنەر و ئەماناکەن و ئێمەش ئەبێ یارمەتی ئەوان بین بۆی بڵێن حەزمان لێتی بچینە دەرەوە بەشداری بکەن لە فیستیڤاڵەکانی دەرەوە وەکو سوۆشیال میدیا بۆ داخەوە نازانم چی بڵە من هیچ کۆمنتێکم نییە خەڵک پێناسی خۆیەکات بۆ قسەکردن باڵسوکە بەس ئێمە ڕخنەگرمان زۆرە لە هەموو ئیشێکە خەڵک هەموویەتی دکتۆرە فیتەرە ڕخنەگرە خەڵک تەداخلی هەموو شتێکەکە هەموو شتێک ئێمە ئیشێکەکەی نازان چەند هیلاکین لە پشتی کامێرەین لە باکستێج ئەم خەڵکە چەند شەو نخۆنیەکەن ڕۆژەیە تا بەیانی خەریکی تەسویرکردنین بەڵام لەو لاوەیە کۆمنتێکە لەسەر جلێک لەسەر تەسەرفاتێک لەسەر قژێک خەڵکی ناو سۆشیال زۆر زۆر بڵاوبۆتەوە هەموو کەسێک حکومیە کاتانی وەکو مناڵ و گەورە هیچ هینێک نەماوە هیچ سنوورێک نەماوە هەموو کەس دەتوانێت بە هەموو شێوەک تەسەرف بکەن لە سوۆشیال میدیا زۆر زۆر خراپە هیچ کۆمنتێکم نیە هەرچی بڵم لەسەر مەکەوێسا ئەم قساناکەم دیسانەوە. کاڕخان هەمان ئەم پرسیارە بۆ کاری هوەری ئەمەیان چۆنە بینی؟ بۆ کاری هوەری زۆر پێم خۆشە کرد ئیشی خراپیش بکرێ ئەوانەیە کە لە مەجای هوەریان هەر ئیش بکەن یعنی کردنی باشترە لە نەکردنی.